ئەندازیار زێوەر سابیرمان کردەوە بەڕێزان بەڕێوەبەری گشتی بیناسازین لە وەزارەتی پەروەردە بەڕێز زۆر بە خێراتیم کاتت باش. ئێمە هەمیشە بەلایەن ئابوووریەکە سەیری بابەتەکانەکەین بۆ خۆی لایەنێکی پەروەردەیی و گرنگ و پیرۆزی هەیە، بەڵام ئەوەی کە مەبەستمە ئەوەیە بزانم ئایا خەرجیەکان بۆ کەرتی پەروەردە بە گشتی لە ناو ئەم دروستکردنی ئەم قوتابخانانەیە تا چەند توانیوێتی جێگە بگرێت و خەرجیەکان لەسەر حکوومەت چۆن بووە چەند بووە؟ زۆر سپاس. ئەوڕۆ وەک ئێوەش هەمومان بینیمان جەنابی سەرۆک وەزیران قوتابخانەکانی کە نوێی تەواو بوون و نوێی دروستکرابوون افتتاحیان کرد. بە پاڵپشتی جەنابیان کەرتی پەروەردە زۆر پێشکەوتنێکی زۆر بەخۆیەوە بینی لە ماوەی ئەو تەمەنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. سەبارەت بە ئەگەر باسی ڕۆلی ئەو دروستکردنی قوتابخانەکان و کردەوەکەیان لەسەر کەرتی ئابووری بێگومان ئەگەر ئاماژە بە دەتاکی خێرا بکەین ئەوەی کە بۆ کەرستانە کە بەکار هاتووە بۆ ئەو قوتابخانەکان بۆ ئەو 29 قوتابخانە کەرەستەکانی سەرەتایی کە کەباردێن کە کار هاتوونە چمەنتووە نزیکەی 15,000 تۆن شیشی ئاسن نزیکەی 5,000 تۆن خشتەی بلوک ئەوەی خشت کە بەکار دێتن نزیکی 2 ملیۆن بلوکە لەگەڵ کەرەسەکانی تر وەک ئەلەمنیۆم وەک دار بۆ دەرگاکان ئەلەمنیۆم بۆ پەنجەرەکان و جگە لە ماوەدەکانی تر. ئەو ئامارانە بۆمان ڕوون دەکاتەوە کە ئەو کەرستانە کە لە ناو بازار بەکار دەهێنن و دەفرۆشرێت لە ناو بازار بێگومان هاندەرێکی باشە بۆ ئەوەی ئەو کارگانە ئەوەی کە ئەو کەرستانە بەرهەم دەین ئەو کەرستانەی کە باسیەکەی لە ناو خۆیان بەرهەمهێنراوە و کردراوە واتە بۆ دروستکردنی ئەو 29 قوتابخانەیە و 4 باخچە ئەمانە سوودی تەواو لە ئەوەی کە پێویست بووە لە ناو خۆیان بەرهەم هەیە لەوە وەرگیراوە؟ بەڵێ بێگومان ئەو کەرستانەکە ئاماژان پێداکە وەک چمەنتو وەک شیشی ئاسن وەک ئەلەمنیۆم ئەوەنە کارگەکان لە ناوخۆن لە ناوخۆی هەرێمی کوردستانن بۆیەش ئەو سوودە دوولایەنە بوو وەک وەزارەتی پەروەردە ئەمە سوودمەند بووین بە دروستکردنی ئەو باڵەخانانە و قوتابی سوودمەند دەبن لە بەکارهێنانی زیاد لەوەش بژانەوەی کەرتی ئابووری لە ناو بازاری هەرێمی کوردستان چ لە فرشتنی ئەو کەرستانەیە بەردەوامبوونی ئەو کارگەکانە بوو وەک کارکردن بۆ ئەوەی ئەو بەرهەمانە ئەو کەرستانە بەردەوام بەرهەم بێنن و بەکار بهێنرێت. لە ڕۆیەکی دیشە ئەوە لە بیرمان نەچێت ڕەخساندنی هەلی کار بۆ ئەو ستافەی ئەوەی کار دەکە لەو پرۆژانە وەکو ئەندازیار بیت یان وەستایەکان بن یان کرێکار بن و لێکەوتەکانی کارکردنی ئەو ستافە لەسەر ژیانی خودی کۆمەلگای کە ئەمە تێدا دەچێت. کاک زێوەر بەڕێستان وەکو ئەندازیارێک وتان سووتان لە دەستی کاری ناوخۆ وەرگرتووە باشە بۆ دروستکردنی بینایەکی قوتابخانەیەک باڵەخانەی قوتابخانەیەک بە شێوازێکی مۆدێرن توانی وتانە هەموو ئەو کەسانەی کە کارەکەن دەرفەت بن بۆ دەستی کاری ناوخۆ؟ بەڵێ بێگومان ئەمن کە ئەو ئامارانە ئاماژە پێمدا کەرەستەکان بێگومان لە پشت ئەو کەرەستانە کارگە هەن ئەوەی کە کارگە بەکار دەخینێتن هەر ستافی خۆماڵین ئەوەی کە ئیش دەکەن و کار دەکەن لەسەر ئەو پرۆژانە هەمووی دەستی خۆماڵینە کەواتە ڕاستەو خۆ ناڕاستەو خۆ دروستکردنی ئەم قوتابخانە بۆتە هۆی ڕەخساندنی هەلی کار. بەڵێ دیارە چانە بە ڕێژەیەک یاخود بە ژمارە لە لاتانە؟ ژمارەکان ئەمە ئەگەر بتوانین با بڵین یەک نمونە قوتابخانە وەک نمونە حساب بکەین یان حسابی بکەین چەند هەلی کار دەکات یعنی بەلایانی کەم دە ئەندازیار بەلایانی کەم تا نزیکەی 100 وەستا و کرێکار و با بڵێن تەکنیکار ئەوەی کە ئیشی وردەکاری ناو ئەو قوتابخانە دەکەن کەواتە نزیکەی 100 تا 120 بۆ هەر یەک قوتابخانە ئەمە ئەگەر حسابی ئەو 30 قوتابخانەکەین و دەمەوێت ئاماژە بەوەش بدەم کە ئێستاش هەروەک جەنابی وەزیریش ئاماژە پێدا ئەوڕۆ کە ئێستاش نزیکەی 34 قوتابخانە
و لە پرۆسەدانە و لە ئایندەکی نزیکدا ئینشاءڵڵا بۆ وەرزی دووەم واتە جگە لەم 29 قوتابخانەی کە کراوەتەوە 34 قوتابخانەی دیکە هەیە بۆ ئەم ساڵە کرێتەوە؟ بەڵێ نەخێر بۆ ئەم ساڵنا بەڵام بۆ وەرزی دووەم ئینشاءڵڵا بەتەماینا بۆ وەرزی دووەم کار تێدا بەردەوامە ڕێژەی جێبەجێکردن سەر و 50 سەر و 60 لە سەدا 70 لە سەدی تێدایە بەتەماینا بە هەوڵی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە پاڵپشتێکی زۆر بەهێزە بۆ کارتی پەروەردە و بە دووادا چوونی وەزارەتی پەروەردە خودی جەنابی وەزیر بۆ ئەوەی بتوانین ئەو 34 قوتابخانەش تەواو ببن و بکەونە خزمەت قوتابیان. باشە ئەو قوتابخانە ئێستا ئەوانەی کە ماون لە چ قۆناغێکدان گەیشتونەتە چی؟ ئەو قوتابخانەی کە ماون وەک ئاماژەم پێێندا ڕێژەیان لە 45 تا 1970 یعنی بەگشتی با بڵێن هەیکەلەکە تەواو بووە. وردەکاری ناو قوتابخانەکەمایە وەکو بابەتەکانی ئەمە پێدەڵین فینیشینگ کاری کۆتاییەکان بەڵام بە پێی توانای دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵ و باڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ وەزارەتی ئێمە لە هەوڵدان بۆ ئەوەی بەلانی کەم لەو 34 قوتابخانانە بتوانین سەر و 25 قوتابخانە بۆ وەرزی دووەم بتوانین تەواو بمن و بکەونە سوودی قوتابخانە. کاک زێور جەنابتان ئەندازیارن لەوە شارەزان کابێ ژینگەی قوتابخانەکان ناوەندە پەروەردەیەکان ژینگەیەکی لەبار بێ لە ڕووی بیناکەیەوە لە ڕووی دروستکردنیەوە. ئەم کەرەستانە و ئەم شێوازی بیناسازیە کە لەم قوتابخانانەدا هەیە و لە هەرێمی کوردستانە گونجاوە تەواو ڕخساوە بۆی کە منداڵی خۆمانی تێدا پەروەردە بکەین. ئەمە کەرەستەکان بەکارهێنانی کەرەستەکان هەموو جارێ لە پارێزگایەک بۆ پارێزگایەک ناگوازینەوە دەمانەوێ هەر پارێزگایەک سوود لە کەرەستەکانی خۆی ببینیتەوە. بۆ نمونە یعنی بڵێ مەسەلەن لە پارێزگای لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین ئەتوانن سوود لە مەوادەکان ئەو کەرەسە بەکاربینن کە لە سروشتی چیاکاندا هەیە وەکو بەرد با بڵێن ئەوە یەک دوو بەنسبەت ژینگەی قوتابخانە بەخۆی زۆر گرنگی بە ڕێژەی سەوزایی دەدەین. ڕێژە سەوزایی بە قوتابخانەکانی حکومیش کە نوێ دروست دەکرێن ڕێژەی سەوزایی هەوڵ دەدەن زیاتر لە 20 تا 25 لە سەد بێتن بۆ ئەوەی ژینگەیەکی تەندروست و ئارام بۆ ئەو قوتابیە کە لەناو قوتابخانەکە دەخینیتن سوود لەو ژینگە وەربگریتن. ئەوە یەک دوو جگەلەوەش سەبارەت بە سیستەمی ساردی و گەرمی وا هەوڵ دەدەین لەگەڵ ئەوانش سیستەمی مدرن بەکاربینین بۆ ئەوەی هەر ئەو مەوادەکانی وەکو گاز و ئەوانە بەکارینەینن کە ئەوە لێکەوتەکانی باش نین بۆ تەندروستی قوتاب. زۆر باشە. ئەندازیار زۆر سابیر بەڕێوەبەری گشتی بیناسازی لە وەزارەتی پەروەردە لەگەڵ مامۆی سوپاس بۆ ئێوە بەردەوام بن.